الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وصحبه وأتباعه وأولياء أمته أجمعين. مسلمانان ئیمانداران، سەلامی خوای گەورەتان لەسەر بێت. لە کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆزین. مانگی ڕەمەزانی پیرۆز سفرەیەکی ڕاخراوەیە ئەنواعی تاعات و بەرەکات و ڕەحەمات و نەفەحاتی پەروەردگاری تایە. لەلایەک سفرەی لێخۆشبوونی پەروەردگار و عەفوی پەروەردگار ڕاخراوە ئوممەتی ڕەسوول الله صلى الله عليه وسلم. لەلایەک سفرەی بەخشندە و میهرەبانی عەبدەکانی خوا لە بەرامبەر یەکتریە، سەخاوەت و کەڕەم بۆ ئەوەی بگەنە بلیقای پەروەردگار، ڕەزامەندی پەروەردگار. لە کۆتایی مانگی ڕەمەزانین وختامه مسك وفي ذلك فليتنافس المتنافسون. کاتی منافسەیە، کاتی مناجاتە، کاتی دەستخستنی ڕەحەمات و بەرەکاتی پەروەردگارە. ڕەمەزان بە سورعەت تێئەپەڕێ بەسەرمانە. کێ دەڵێ ساڵە تر ئێمە ئەگەینەوە بە خزمەتی مانگی ڕەمەزانی پیرۆز؟ ئەم هەموو تاعەت و عیبادەتە، ئەم سفرە ڕاخراوە، ئەم هەموو بەرەکاتە، مانگی ڕەمەزان بەڵێ بەسەرعی تێپەڕی بەسەرمانە. ئەوەی لە ئەوەڵۆ کەم تەرخەم بوو، با ختام و کۆتایەکەی میسک بێ و منافەسەی ئەوانی تر بکا کە لە ئەوەڵی ڕەمەزانەوە جوهد و ماندووبوونیان زیاتر بووە. چونکە کاتی کۆتایی مانگی ڕەمەزان بەڕاستی کۆتایەکەی میسک و عەنبەرە، کۆتایەکەی پڕ لە نەفەحاتی پەروەردگارە. بۆیە پێغەمبەری خوا پێمانە فەرمێ صلی الله عليه وسلم، مسلمان و ئیماندار کۆمەڵێک کاتی زێڕین هەیە لە تەمەنیە، ئەبێ بیقۆسێتەوە کە کاتی نەفەحات و ڕەحەماتی پەروەردگارە، نوقسانەکانی ڕابردووی پڕکاتەوە، توێش و کەشکۆڵی لێ پڕکا. پێغەمبەری خوا لە حەدیثێکی سەحیحە لە باسی ڕەحەمات و نەفەحاتی پەروەردگارە کە ئیمامی تەبەرانی ڕێوایەتی کردووە، حەزەتی ئەبی هورەیرە فەرمێ پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم: افعلوا الخير دهركم وتعرضوا لنفحات رحمة الله فإن لله نفحات من رحمته يصيب بها من يشاء من عباده. ئەفەرمێ پێغەمبەری خوا فەرمووی کاری خێر بکەن لە هەموو کات و ساتەکانی تەمەنتانە لە ساڵە، بە فڕسەی تەمەنی بزان و مێڵن دەستان دەرچێ، بە تایبەت کاتە زێڕینەکان و ئەو کاتانەی کە کاتی نەفەحاتی پەروەردگارە. خۆتانی بۆ ئامادەکەن، عیبادەتی باشی تیا بکەن، هەوڵ و جوهد و ماندوونی تیا بکەن، بەڵکو نەفەحاتێکی خوا بەرتان کەوێ. ئەگەر یەکێک ئەو نەفەحات و ڕەحەماتەی خوا بەری کەوێت، ئەوە بەڕاستی خوای تەبارەک وتەعالا بەختەوەری ئەکا. خوای گەورە ویستی لەسەر هەر کەسێک بێ ئەو نەفەحات و ڕەحەماتەی بەربخات، بەختەوەری دنیا و قیامەتی ئەخات. لە حەدیثێک ترا ئیمامی تەبەرانی ڕێوایەتی کردووە لە محەممەدی کوڕی مەسلەمەوە، ئەفەرمێ پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم: قال إن لربكم عز وجل في أيام دهركم نفحات فتعرضوا لها لعل أحدكم أن تصيبه منها نفحة لا يشقى بعدها أبدا. ئەفەرمێت پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لە بۆ خوای گەورەی ئێوە هەیە لە ڕۆژانی ساڵە، لە کات و ساتەکانی ساڵە نەفەحات و ڕەحەماتی پەروەردگار. خۆتانی بۆ ئامادەکەن، پشتی تێمەکەن. ڕجا وایە ئەگەر کەسێک لە ئێوە قەترەیەک لەو ڕەحەماتەی بەرکەوێ، لەو نەفەحاتەی بەرکەوێ، بەختەوەری دنیا و قیامەت ئەبێ، هەرگیز بەدبەخت نابێ، هەمیشە سەربەرزە. جا ئازیزان و خۆشەویستان، ئەو نەفەحاتەی کەوا پێغەمبەری خوا فەرمێت لە کاتە زەرینەکەی ساڵا هەیە، لە ساڵی خۆتانە دائیمە خێر بکەن، بەڵکو بەر ئەو کاتە بکەن کە نەفەحاتی تایە. نەفەحات
چییە؟ علەما و زانایان فەرمویانە هي مواسم الخيرات التي تضاعف فيها الحسنات ويفوز فيها من اغتنم بفضل من الله ورحمات، فهي تزكي الأرواح وتذهب النفوس وتعوض في العبادات النقص والخلل، وتفتح آفاقا رحبة في ميدان التنافس على صالح الأعمال. تنافس نفحات ئەوەیە کەوا مەوسیم و کاتە خێریەکانە کە عیبادەت و کاری چاکەتیایە بە چەندین قاتە، پاداشتەکەی زۆر گەورەیە، وتیایە ئینسان بە فەزڵی پەروەردگار و ڕەحەماتی پەروەردگار سەرکەوتووە بێ، ڕۆحی پاکەکاتەوە، نەفسی پاکەکاتەوە، خۆی ئامادە ئەکا، توێشووی لێ خڕەکە، و هەروەها قەرەبووی ئەو هەموو نوقسانیانەیەکا کە لە تەمەنیا کردوویەتی لە عیبادەتیا لە چاکەکانیا لەو کات و ساتە زێڕینانە بەو چەند دەقیقەیە بەو چەند کاتەیە قەرەبووی ئەو هەموو کاتە کە لە تەمەنیا ڕۆیشتووە قەرەبووی ئەکاتەوە. جا ئازیزان و خۆشەویستان، و هەروەها مەیدان و ساحەیەکە بۆ منافەسەی کاری چاکە و ئیحسان و سەدەقات. مانگی ڕەمەزان خۆی هەمووی ئەو کاتە زێڕینەیە، وەک ئەرزم سفرەیەکی ڕاخراوە پڕ لە ئەنواع عیباداتە، ڕەزامەندی پەروەردگارە و کاتی منافەسەیە، بەڵام کۆتاییەکەی ئەو کاتە زێڕینانەیە کە پێغەمبەری خوا فەرمیات لە هەموو کات و ساتەکان زیاتر ڕەحەمات و نەفەحاتی پەروەردگاری تایە، ئەو نەفەحاتەی کە ئینسان سەربەرز و بەختەوەر ئەکا ئەگەر بەریکەوێت. دایکی ماندارانە فەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مانگی ڕەمەزانە لە هەموو کات و ساتەکان زیاتر عیبادەت کرد، بەڵام كان رسول الله صلى الله عليه وسلم يجتهد في العشر الأواخر ما لا يجتهد في غيره. ئەوەندەی پێغەمبەری خوا لە کۆتایی مانگی ڕەمەزانە خۆی ماندووە کرد و خۆی هیلاگە کرد، لە کاتەکانی ترا بەو شێوازانە نەبوو. لە حەدیثێکدا ئیمامی موسلیم ڕیوایەتی کردووە، دایکی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و باوکی بێ، ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كان رسول الله صلى الله عليه وسلم إذا دخل العشر أحيا الليل وأيقظ أهله وجد وشد المئزرة. ئەفەرمێت کاتێکە کۆتایی مانگی ڕەمەزانە هات، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەوەکانی زیندووە کرد و ئیحتیکافێک کرد لە مزگەوتە، ئەماوە بەنێتی عیبادەت، ماڵ و منداڵەکەی خەبەرە کردەوە، وجد وشد المئزرة، و هەروەها ئەو پێغەمبەرە نازدارە زۆر بەتوندی ئەیگرت، زۆر خۆی تا هیلاکە کرد. شد المئزرة ئیمامی نەوەوی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێ هو الاجتهاد في العبادات زيادة على عادته في غيره. يعني ئەم پێغەمبەرە نازدارە بە شێوازێک خۆی ماندووە کرد، خۆی هیلاکە کرد کە لە کاتەکانی ترا بەو شێوازە نەبوو، کە عیبادەتی زیاتر ئەکرد، شەو نوێژەکانی زیاتر ئەکرد، دوعا و مناجاتی زیاتر ئەکرد. پێغەمبەرێک کە خوای تەبارەک وتەعالا لە سوورەی فەتحا فەرمێ ئێمە لە گوناهی ئەوەڵ و ئاخرت خۆش بووین، بەڵام ئەی فەرموو ئەفەلا ئەن ئەکوونە عەبدەن شەکوورا. یا عایشە، ئەی من نابێ عەبدێکی سوپاس گوزار بم، نابێ سوپاسی خوا بکەم لەسەر ئەو هەموو نیعمەتە بە منی داوە. بۆیە من و تۆی موسڵمان ئومەتی و پێغەمبەرین ئەبێ لە عیبادەت و مناجات و دوعا بەڕاستی هیلاک نەبین. کات و ساتێکە کۆتایی مانگی ڕەمەزان قەرەبووی هەموو نوقسانەکان دەکاتەوە، ئەو کاتە زێرینانەی کاتی نەفەحات و بەرەکاتە، مێڵن لە کیستان دەرچێ، وەک پێغەمبەری خوا خۆی و ماڵ و مناڵی ئامادە بوون و ماڵ و مناڵیش خەبەرە کردەوە. ئێوەش کاتەکانتان مەکوژن بەشتی لاوەکیەوە، بەشتی پڕ و پوچەوە، بە خەوتنەوە، کاتێکە کاتی نەفەحاتە. ئازیزان و خۆشەویستان، ئەوانەی کە وەک ئەرزم کردن لە سەرەتای ڕەمەزانەوە کەم تەرخەم بوون، لەم کۆتایە هەوڵبەن ختامەکەی میسکەن، لەم کۆتایە هەوڵبەن قەرەبووی ئەو چەند ڕۆژێکەوە لە تەمەنیان ڕۆشتە و لەم مانگی ڕەمەزانە عیبادەتیان بە پێی پێویست نەکردووە، بەڕاستی دەرگای ڕەحمەت زیاتر کراوەتەوە. هەوڵبەن خۆیان هیلاکەن، جوهدی زیاتر بکەن، بەڵکو نەفەحاتێکی خوا بەریان کەوێ. لەیلەتول قەدری تایە، ئەو کاتە زێڕینەیە کە دوعاتیایە گیرایە، ئەو کاتە زێڕینەیە قورئانی تیا دابەزیوە،
ئەو کاتە زێڕینەیەکەوە ئینسان ئەگەیەنێ بەلووتکە لە عیبادەت و لە تەقوا ئەو کاتە زێڕینەیەکەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوا پێ فەرمێت إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من ألف شهر ليلة القدر أي پێغەمبەری نازدار کە قورئان بۆ تۆ دابەزیوە تۆ نازانی چییە ليلة القدر ئەو شەوەیەکەوە خێر و چاکە و عیبادەت و ئیحسان تیایدا بەڕاستی لە 1000 مانگ عیبادەت خێری زیاترە کە 83 بۆ 84 ساڵ عیبادەتەکە أن العمل الصالح في ليلة القدر خير من العمل في 80 أو أكثر سنة ليس فيها ليلة القدر يك سبحان الله تيايا بهزارة يك لا إله إلا الله تيايا بهزارة يك صلاوات لسر پێغەمبەری خوا بهزارة كاتێکی زێڕینە کاتی نەفەحاتە مەیڵن لە کیستان بچێت ئەو کاتەیە کە ئینسان ئەگەیەنێتە لووتکە ئازیزان و خۆشەویستان ئیتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم دەشەوە فەرموویەتی بە دوای قەدرا بگەڕێن باخوا بە قەدرتان کە باخوا بە ڕێستان کە سستی تیامەکەن گەورەترین کار و چاکەش تایە لە عیبادەت و لە قورئان خوێندن و هەروەها لە دوعاکردن چۆن نوێژەکەی دوعا بەکەم مەزانە دایکی ماداران فەرمی یا ڕەسوول الله لەم شەوە چ دوعایە زۆر بکەین فەرمووی بڵێن اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا ئەم دوعا زۆر گەورەیە دوعایەکی جامیعە ئینسان کە بیکاتە ویردی ڕۆژانەیشی نەک بەس لە مانگی ڕەمەزان و شەوی قەدرا هەر دائیمە بیکە چونکە پێغەمبەری خوا ئەم دوعای فێری دایکی ئیمانداران و ئومەتەکەی کردووە خێری دنیا و قیامەتی تایە عەفو و عافیت لە دنیا و لە قیامەتە ئینسان بەختەوەرەکە ئەگەر کەسی عەفو و عافیەتی نەبێ و خوا پێی نەبەخشێت بەڕاستی بەدبەخت و نەکبەت و شەقیە بۆیە پێغەمبەری خوا فەرمی ئەی دایکی ئیمانداران زۆر ئەم دوعا بکە بیکە ویردی سەرزارت تەسبیحەکەی دەست لەو شەوات 100 جار 200 جار 1000 جار بڵێ اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا خوایە تۆ عەفوی عەفو هەری تۆیە هەر تۆ ئەی بەخشیت یا ڕەبی خوایە بیدەی بە خۆم بیدەی بە باوک و دایکم لەو شەوە پیرۆزە باوک و دایکتان مردووەکانتان خزمەکانتان وڵاتتان مناڵتان لەبیر نەچێ چونکە شەوی دوعایە و کاتی مناجاتە مەڵێن خۆم داناوە بۆ شەوی 27 خۆم داناوە بۆ شەوی 29 پێغەمبەرەکەمان لەم دەشەوا زندوی کردەتەوە شەرت نییە تو هەر لە مزگەوتا دانیشی لە ماڵا دانیشە بەڵام وەک ئەرزم کردی لە ماڵا دانیشتی بەس بە عیبادەت و ذکر و سڵاوات و دوعا و قورئان خوێندنەوە مەشغوڵ بە داوای شیفاکەی داوای ڕزق و ڕۆزیەکەی داوای عیزەتەکەی داوای سەلاحی ماڵ و منداڵەکەی داوای سەربەرزیەکەی داوای ئیمانەکەی ئەو کاتە کاتی دوعایە کاتی مناجاتە خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ خوا لە هەموو لایەکمان ڕازی بێ یا ڕەبی خوای لە خۆمان و باوکو دایکمان خۆش بی خوای ئەو کاتە زێڕینەی بکەی بە نسیبمان یا ڕەبی خوای شەوی قەدر بکەی بە نسیبمان یا ڕەبی خوای لێت ئەپارڕینەوە ئەو کاتە پیرۆزانە ئەو مەوسیمە خێرانە ئەو کاتی نەفەحاتانە یەک قەترەمان بەرکەوێ پێی بەختەوەر بین لە دنیا و لە قیامەتە یا ڕەبی خوای لێت ئەپارڕینەوە لە خۆمان و باوکو دایکمان خۆش بە لە خۆمان و باوکو دایکمان ڕازی بە یا ڕەبی خوای سەربەرزمان کە بە عیزەتمان کە بە ئیمان و بمانژێنە بمان بێنە زندومان کەرەوە طاعەت و عیبادەت و ڕۆژی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ فەرموو یا ڕەبی خوای گیان مەی دەرەوە بە ناوی چاومانە بە سەلامەتی لێمان وەرگرە پەروەردگارە ئێمە عەبدی تۆین لە دەرگای تۆ تۆبەمان کردووە داوای ئیستیغفار و تۆبە ئەکەین پەشیمانین لە هەموو گوناه و تاوانێ خوای ڕەحمات و نەفەحاتی خۆت برژانەوە سەر دڵ و دەروونمانە بەسەر وڵات و نیشتیمانمانە بەسەر ماڵ و منداڵمانە خوای بارانی بە ڕەحمەتمان ببارێنە یا ڕەبی خوای مەویسمان مەکە نائومێدمان مەکە کانی و کاریزەکانمان بۆ بتەقێنە خوای لە بەڵاو و باو نەخۆشی و ناخۆشی خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵ و وڵاتمان پارێزە یا ڕەبی خوای گیان لێت ئەپارڕێینەوە ئەو سوودی ڕۆژ و نەفەحاتی ڕۆژوە کە گەشتنە بە تەقوا خوای پێی بگەین خوای بگەین بە تەقوا بگەینە پلەی متەقین یا ڕەبی خوایە بە ئیمانەوە بمانژێنەوە بمانبێنەوە زندومان کردەوە بە زەوی بە کەساتی و داماوی تەسکی و تاریکی ناو گۆڕمانە بێتەوە پێغەمبەرمان ناسێتەوە و بانگمان بکا و دەرمان نەکا تکا و شەفاعەتمان بۆ بکە لە قیامەت چارەسەر پردی سیرات وەکو بەرقمان پەڕێنێتەوە
یا ربی خوا لە سەرچی منەکانی بەهشت و حەوزی کەوسەر لە خزمەتی ئەو نازداری خۆتا کۆمان کەیتەوە بەدەستی مبارەکی خۆی ئاوی کەوسەرمان باتێ لە توێنێت و نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ خوای ئیسلاحی حاڵی گەنجانمان بکەی هیدایەتی گەنجانمان بی عاقیبەتی پیرەکانمان بەخێر بێڕی یا ربی خوای گیر و گرفتی هەموو ئەوانەی کەوا ناڕەحەتن گیر و گرفتیانی مەشاکیلانە خوا چارەسەری کێشەی ئەوان و ئێمەش بکەی یا ربی خوا شیفای نەخۆشی هەموو لایەکمان بی شیفای نەخۆشی ماڵەمان نەخۆشی خەستەخانەکانمان نەخۆشی وڵاتی موسڵمانان نەخۆشی هەموو ئەو کەسانەی داوای دوعای خەیریان لێکردوین خوای شیفای ئازۆ پەلایان بۆ بنێرە یا ربی خوای ئەوانەی داوای دوعای خەیریان لێکردوین مەشاکیلانە گیر و گرفتیان هەیە یا ربی خوای گیان دەرگای ڕەحەمات و نەفحاتی خۆتان لێ بکەرەوە کارەکانیان بۆ ئاسان کە مەشاکیلان بۆ حەلکە یا ربی خوای گەنج و لاوی ئەم وڵاتە لەسەر ئیمان و دین کۆکەرەوە و یا ربی خوای گیان لێت ئەپارڕێنەوە ڕەحمیان پێ بکەن لە بەڵاو و باو نەخۆشی و فەساد و تاوان و گوناه ئێمەش ئەوانی لادەی کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکەی ئیمان و ئیسلام و ویجدانیان بەرێ ئەگەر قابل نین زاڵم ستەمکارن قوت بڕونان بڕن دشمنی دین و خاک وڵات و نیشتیمانن یا ربی خوایان عالیها سافلها خوای حق و تۆڵی میلەتیان لێ بکەیتەوە آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين